لە 6 مانگی ڕابردووی ئەم ساڵ 6 مانگی یەکەمی ساڵی 2019 کۆی ئەو ڕووداوانەی هاتوچۆ کە لە سنووری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی تۆمار کراون بریتیە لە 540 ڕووداوی هاتوچۆ و زۆرترین ئەو ڕووداوانەی کە ڕوویان داوە ڕووداوی پێکدادان بووە لە کۆی ئەو 540 ڕووداوە کە ڕووی داوە 311 ڕووداویان ڕووداوی پێکدادان بووە 93 ڕووداوی زیانگەیاندن 77 ڕووداوی وەرگەڕان 42 ڕووداوی شێلان 16 ڕووداوی هەڵدێران و 1 ڕووداوی سووتان بووە. لە ساڵی 2018 کۆی ئەو ڕووداوانەی کە تۆمار کرابوون لە 6 مانگی یەکەمی ساڵی 2018 529 ڕووداوی هاتوچۆ تۆمار کرابوو و زۆرترین ئەو سوارڕەوانەی کە بەشدار بوون لە ڕووداوەکانی هاتوچۆ لە کۆی ئەو 540 ڕووداوی کە تۆمار کراوە لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵی 2018 زۆرترینیان ئۆتۆمبیلی تایبەت بووە 417 دانیان ئۆتۆمبیلی تایبەت بووە 183 ئۆتۆمبیلی بارهەڵگر 132 ئۆتۆمبیلی گشتی و 56یان مۆتۆرسکیت بووە 18یان ئۆتۆمبیلی میری بووە و 14 دانیشیان ئۆتۆمبیلی بیانی بووە. هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ لە کۆی ئەو 540 ڕووداوی کە لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵ تۆمار کراوە هۆکاری پلەیەک تیژڕەوی بووە. ئاماری جانەدەستدانی ڕووداوەکانی هاتوچۆ لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵی 2019 کۆی ئەو کەسانەی کە ڕووداوی هاتوچۆ لە سنووری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی جیانە دەستداوە 75 هاوڵاتی جیانە دەستداوە کە 58 هاوڵاتیان لە ڕەگەزی نێر بوون 17 هاوڵاتیان لە ڕەگەزی مێ بوون. بەراورد بە 6 مانگی یەکەمی ساڵی ڕابردوو ساڵی 2018 جیانە دەستدانەکان کەمی کردووە.